قەفڵی خۆشەویستی ئازادی ئەوە ئێمەش بەو هیوای هاتوین لێرانە قفڵی خۆشەویستی لە دەرگاکانی ژیان بدەین بۆ ئەوەی بتوانین تۆی خۆشەویستی لە نێوان هەم لە ئێستا و بۆنەوەکانی داهاتوش ژیانێک دروست بکەین کە پڕ بێ لە گوڵزارێک بێ لە خۆشەویستی. لە ڕۆژی خۆشەویستی دەمانەوێت جارێکی کە ئەم وێنە جیاوازە پێشکەشکەینەوە کە ئێمە هەرێمێکین هەموو ئەوانی ترمان خۆش دەوێت ئێمە هەرێمێکین دەمانەوێت لە ڕێگەی خۆشەویستیەوە جارێکی کە بە دنیا بڵێن تەنانەت بە ناحەزەکانیشمان بڵێن ئێوە بەیەکەوە دەژین بۆیە دەبێت ڕایەڵ و پێکەوە ژیان و پەیوەندیمان هەبێ بۆیە دەبێت گفتوگۆ بکەین بۆیە دەبێت ئیتر پشت لە ڕق بکەین و ڕوو لە خۆشەویستی بکەین. ئەمە گوێیەکی قوتابیانی کوردستان لەقی سلێمانی لە 18 شوبات لە یادی 67 ساڵەی دامەزراندنیەکی قوتابیانی کوردستانە هەوڵماندا لەم چالاکیماندا لە ماوەی ڕابردووە قۆناغێکی پرشنگدان نوێی سەدە زیاتر خەباتمان هەیە کە 67 ساڵ بەخۆی مێژوویەکی دوور و درێژەکە چەندی شەیدیاوە ئەم ڕێکخراوە چی لە سەردەمی شاخ چی لەم قۆناغەدانە کە هەموو کاتێ ئێمە لە نوێبوونەوە و بەردەوامی داین. هەستاوین بە کردنەوەی ئەم پێشانگایە بۆ قوتابیان و لە 18 شوبات و یادی 18 شوبات و 67مین ساڵ کە هەستاوین بەم پرۆژەیە ئەمیش پرۆژەیە بۆ قوتابیانە پرۆژێکی تریشمان هەیە کە کاتێکە بۆ قوتابی خوێنەر کردومانە ئامانجیشمانەوە قوتابی بەرە و خوێندن بڕوات. وەزارەتی ڕۆشنبیری و راوانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا گرنگیەکی زۆر دەداوە پشتیوانی دەکات لەو پرۆژانەی کە پرۆژەی پەروەردەکردنی منداڵەکان ئەمڕۆ هاتینە سەلاحەدین سنتەری پیرمام ئەم پرۆژەیە هەیە بۆ مناڵان دابەشکردنی کتێب و نووسراوەکان و مەجەلە و بابەتەکانی تری منداڵانە بە زمانی ئینگلیزی. ئامانجی سەرەکیمان لەو چالاکیە وەک سەرتەری ڕۆشنبیری پیرمام دەمانەوێت مناڵەکانی شاری خۆمان فێرکەین کە ڕوو بەرەو قوتاب هەنگاو بنێن و فێریانکەین کە پێویستە هەموو قوتابخانە کتێبخانەکی هەبێت